گفتوگۆکان بە ئاراستەیەکن کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێن و هیچی دیکە گرفت بۆ بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام ئامادەیە بە گوێرەی دەستور و یاسا کێشەکانی لەگەڵ حکوومەتی عێراق چارەسەر بکات. سەرۆکی ڕۆتی حکمەی نیشتیمانی پێی وایە ناکرێت موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ موچە بن بەهۆی ململانە سیاسیەکانەوە موچەکانیان دوا بکەوێت. هەوڵ ئەدەین ئەو کێشانەی کە هەیە لە نێوان هەولێر و بەغدا چارەسەری بکەین. هەروەها بابەتی بودجە هەمومان ئاواتەخوازین چارەسەر بکرێت و بەرژەوەندی گەلی کورد و گەلی عێراقی بە یەکسانی تێدا بێت. بڕیار وایە پارلەمانی عێراق بەم نزیکانە بۆ دەنگدان لە سەر پرۆژەی یاسای بودجەی ساڵی 2021 کۆب بێتەوە. کوردیش هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ تا لە کاتی دەنگدان دەنگ لەسەر پشکی هەرێمی کوردستان بدرێت. بەشێک لە بەرپرسانی شیعەش داوا دەکەن پارێزگاری لە مافی هەموونەتەوەکان بکرێت. پێمان وایە وەک چۆن بەرگری لە مافەکانی شیع و سوننە دەکەین، ئاواش بەو شێوەیە بەرگری لە مافەکانی گەلی کورد دەکەین و ئێمە بەرەو ئەو ئاراستەیە هەنگاو دەنین. پشتیوان بەخودا هەموو کێشە سیاسیەکانیش چارەسەر دەبن. گفتوگۆی هەولێر و بەغدا چ لە ئاستی حکوومەت بێتیان لایەنەکان بەردەوامە، بەڵام نەگەشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. یەکدەنگی کوردیش لەم کات و ساتەدا ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی نوێنەرانی شیعە و سوننە لە کاتی دەنگدان لە پەرلەمان بێ کورد دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجە نەدەن. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی.